لە کۆبنەوەی هەفتانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بەشداری نوێنەری هەموو لیستەکانی نێو ئەنجومەنەکە بەڕێوە چوو. ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە تێکڕای دەنگ بڕیاریدا کە لە سەدا 20 کۆی و پاشکەوتەی حکوومەتی عێراق لە موچەی فەرمانبەرانی دەیکا لە سەراستی عێراق بۆ پشتیوانیکردنی هێزی پێشمەرگە تەرخان بکرێت. برادەکە تاوان بەکۆی دەنگ ئیمڕۆ کە هیچ معارضێک و هیچ ممتەنع تەسویتێک نەبوو کە هەمویان بەکۆی دەنگ ئەو سێ لە سەدەی کە ئەبردرێت لە فەرمانبەرانی شاری کەرکووک و لە پەرلەمانی عێراقی کە یاسایەکی بۆ دادراوە بۆ دابەشکردنی بەسەر هێزەکانی پێشمەرگە و حشدی شعبی ئەمڕۆ بە ئیجماعی دەنگ کە ئەو دووبارە چوونەوەیەک تعدیلێ بکرێت لە نزبەکان کە لە 120 کە دەستنیشان کراوە لەو پارەی کە کۆکێت و لە هەموو عێراق بدرێت هێزەکانی پێشمەرگە بۆ داعمکردن و پشتگیریکردن بە تایبەتی ئەوانەی ئێستا سنووری کەرکووکی شەپارێزن هیچ جیاوازیەک لە بینی دەنگەکان نەبوونەتەوەکان و لیستەکانشتە بوو بەکۆی دەنگی هێنا. ئەندامانی ئەنجومەنەکە لە فراکسیۆنە جیاوازەکان پشتیوانی خۆیان بۆ بڕیارەکە دەربڕی و بە پێویستیشیان زانی حکوومەتی عێراق کار لەسەر جێبەجێکردنی بکات. ئەم ئەنجومەنە مقەسرە لەوەی کە نەیکردو هیچی نەکردو، بەڵام ئەمەش هەر باشە سە لە ئێستاشەوە دەست پێ بکەین مباشرە بادیرەیەک و بە تاکید و دەبێت جۆشمان لێ ڕاگیرێت و ینی بە قانونش بێت دەبێت جۆرمان لێ ڕاگیرێت حکوومەتی بەغداد دەبێت جۆمان لێ ڕاگرێت و فەرزیشەکەین. ئەوەلە نوثەمن ئێمە وەک ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەرەتا ڕۆڵی هێزی پێشمەرگە بەرز دەنرخێنین کە توانیویانە بەرگریەکی ڕاستەقینە لە سنوورەکانی کەرکووک بکەن. ئەگەر قوربانیدان و گیانفیدایی و ماندوونەناسی ئەوان نەبوایە نەمان دەتوانی بە ئارامی لە کەرکووکدا بژین. ئەوان لە کاتی خۆیدا ئامادەیان واد و بەرگریان لە کەرکووک کرد کە لە کاتێکدا سوپای عێراق نەیتوانی بەرگری لە خەڵکی شارەکە بکات. بە ئەرکی حکوومەتی عێراقی دەزانی لە 120 ئەو پشکەی کە لە موچەی فەرمانبەرانی عێراقی دەبڕێت بۆ حەشدی شعبی و ئاوارەکان بۆ هێزی پێشمەرگەشی تەرخان بکات. ئێمە بڕیارەکە بە بڕیارێکی گرنگ دەزانین بۆ شاری کەرکووک بە تایبەتی کە بە کۆی دەنگ بڕیاری لێدراوە پێم وایە بودجەیەکی کەمە لە ئاسی ئەو قوربانیانەی کە هێزی پێشمەرگە شەرەفمانی کە پێبەرز کرد و کەڕامەتمانی پاراستوە لەم شارە و لە ڕووی قانونیشەوە ئێمە نووسراو دەکەین بە فەرمی بۆ حکوومەتی ناوەندی کە پێمان وایە پێویستە بشکیریکی تەواوی لێ بکرێت و ئاور بدرێتەوە بەجددی لەوەی کە ئەو بابەتە جێبەجێ بکرێت هەروەها پێویستە نوێنەرانمان لە حکوومەتی ناوەندی کار لەسەر ئەو بابەتە بکرێت و متابعە بکرێت لە بەرەوەی کۆی دەنگ بڕیاریداوە لەم ئەنجومەنە. بەپی بڕیارێکی وەزارەتی دارایی عێراق کە بە ژمارە 1680 لە 25 2016 دەرچووە لە سەداسەی موچەی فەرمانبەرانی عێراق بۆ حەشتی شعبی ئاوارەکان تەرخان کراوە و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش داوا دەکات لە سەدا 20 و پاشکەوتە بۆ هێزی پێشمەرگە خەرج بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.